هێشتا مەفهومی کۆنسپتی کاری خۆبەخشی ڤۆڵانتیریەت ناو کۆمەڵگەها کوردستانی دا درستایی بەڵاوە نەبووە gelek حتانێکە وێ چاوێ بەرێ خوددەنە کاری خۆبەخشی و کەنەهۆ توی وقتی خوب برزد که آن دفمه تشتی گرنگه و تو وقتی خوب شکل که وصل بورینی ایلا پارک پیدا بهتن او گلک آی گرنگه بس گل هنده داجی جیهان همیجی کار خوبخشی و کی تقریبا نوع قدسیته که برای خود دنه و نوع افتخاره که برای خود دنه کار خوبخشی ئەم وەک چالاکانم فێری گەلێک شتا بوون و وەکە خەڵکی شنگالێ بێن فێری وان بێوان شتا بن و مەسەما کرد و ما گەلێک شتێرە زۆر جوانە بەڕاستی دیمەنەکانی ئێرە زۆر جوانە ینی وەسڵ ناکرێەوە هات تەنها بە خۆت کە لە سروشتەکەی دابی ئەو دەزانێ ینی ئەو لەوانەیە لە کاتە چی کەمبی ڕەنگە بەم وایە هەفتە ببینێتەوە. ئێمە چەند قوتابیەکین لە هەولێرەوە بەگەشت هاتوین بۆ ئێرە من یەکەم جارم ئاوا بینم چەندین جاری تر هاتوین بەڵام بە هیچ شێوەیەم ئاوم نەبینیەوە کە پێی ئەوترەیەکانی ماران کاتەکەی دیار نییە ساڵی جارێک دەرئەکەوێت چەند کاتژمێرێکە یان چەند ڕۆژێکە بەڵام دیمەنێکی زۆر جوانی هەیە. ئەم چالاکیە لەسەر ئەرک و ڕاستپاردەی سەرۆکی دەستی ئەمیندارانی زانکۆی نۆڵج و بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی بانکی خوێنی هەولێر ئەنجام دەدرێت کە لەو چالاکیەدا هەڵمەتێکمان دەست پێ کردووە بۆ کۆکردنەوەی خوێن بۆ ئەو کەسانی کە نەخۆشی تالیسیمیان هەیە. ئەم چالاکیەی ئێمە بەشێکە لەو پلان و پرۆگرامێکە لە زانکۆی نۆڵج لە ماوەی ئەم یەک ساڵەدا دەستمان پێ کردووە بۆ ئەوەی کە جگە لە ئەوەی کە ئێمە وەکو ناوەندێکی ئەکادمی و زانستی خۆمان بە کۆمەلگاکەمان بناسیێنین بە ناوەندێکی کاری خێرخوازانە و مرۆڤ دۆستانەش خۆمان بە نیشتمانەکەمان بناسیێنین و لە ڕاستیدا ئەو پەیوەندە زیندویی کە پێویستە لە نێوان کۆمەلگا و زانکۆدا هەبێ بیپارێزین. پێم باش بوو ئەوڕۆ بەشداری بکەم لە چالاکی خوێنبەخشین بۆ نەخۆشانی تالاسیمە.